ئەو جێگای زۆرترین ڕووداوی هاتچۆ ڕووی دەدا کامێرەیەکی تۆمارکردنی خێرایی دانرا. ئێرە ژێر یەکتر بڕی ئارامە لە شاری سلێمانی کە لەم جێگایەدا لە هەردوو سایت زۆرترین ڕووداوی هاتچۆ ڕووی دەدا. بۆیە بەڕێوەبەری هاتچۆی سلێمانی بڕیاری دا بە دانانی کامێرەیەکی تۆمارکردنی تیژڕەوی لە ژێر ئەم یەکتر بڕەدا کە هاوکارمێنەکان جۆزێتەوە. ئەمە ئەو کامێرەیە کە سایدی هاتن و ڕۆیشتن بۆ یەکتر بڕی ئارام تۆمار دەکات کە هەردوو ئاراسەکە دەگرێت. منەوەی کە قسەم لەگەڵ لێپرسراوی بەشی کامێرەکان کردو لە بەڕێوەبەری هاتچۆی سلێمانی باسی لەوە کرد کە لە ئەمڕۆوە وەکو تێست ئەم کامێرەیە کەوتووەتە کار بۆ ماوەی 2 هەفتە تێستەکەی بەردەوام دەبێ. عەقیل شاری عەلی لە پرسەی بەشی کامێرەکانە کاو خاتوونە ئەم کامێرەیە بۆی دانراوە تا کۆنتترۆڵی خێرایی سەر ئەم شەقامە بکات لە هەردوو ئاراسەدا تیژڕەوی شۆفێران دەخوێنێتەوە. ئەمە ئەم کامێرەیە کامێرەیەکی 1 پۆینتە واتە تەنها لەم خاڵەدا خێرایی تۆمار دەکات. واتە ئەگەر لە بەشی خوارەوەی سلێمانیەوە بچی بەرەو لای شاخی گۆیژە ئەم کامێرەی لێر تۆماری دەکات و بە پێچەوانەشەوە باماشەوە لە سایدی ئەو بەر تۆماری دەکات. بڕیارە لە دوو شوێنی دیکە کامێرەی تۆمارکردنی خێرایی دابنرێ. هەریەکە لە شەقامی باڵسەی مەلیک مەحموود بەردەم نەخۆشخانەی شار و پاشان شەقامی دووسایدی هەواری شار لە ئاسی یەکتر بڕی والی لەوێش کامێرێکی دیکە دادەنرێت و ئەمەش وەکو تێز ئەمڕۆ ئەم کامێرەیە کەوتووەتە کار کە بۆ ماوەی 2 هەفتە تێز دەبێت. پاشان لە ڕێگەی پەیجی بەڕێوەبەری هاتچۆی سلێمانی و ڕادیۆی هاتچۆی سلێمانیەوە شۆفێران ئاگادار دەکرێنەوە لەوەی کە ئەم کامێرەیە دەکەوێتە کار و پاشان سەرپێچی شۆفێران تۆمار دەکات. ئەمە لە پێناو پاراستنی ژیانی هاوڵاتیانە تاوەکو هاوڵاتیان تووشی ڕووداوی هاتچۆ نەبن لەژێر ئەم یەکتر بڕەدا بە شێوەیەک بۆ یەکتر بڕا کە ڕۆژ نەبوو ڕووداوی هاتچۆ ڕوو نەداتیایدا نەک ڕووداوێک و چەندین ڕووداوی دیکە کە ڕووی دەدا. بۆیە ئەم کامێرەیە وەک ئەوەی کە ژیانی هاوڵاتیان و شۆفێران پارێزراوە بێت تاوەکو خێرایی ئەم شەقامە لەم ئاسەدا کۆنتترۆڵ کرێت ئەم کامێرەیە دانراوە.